شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی ئامادەیە. کاک شێروان زۆر سپاس کە ئامادەیت لەگەڵمان. پێم بڵێ پێشبینی چیەکەن؟ پێتان وایە بەکاردانەوەکانی ئێران و بەکاری ئەمریکا و ئیسرائیل لەم جەنگە درێژە دەخایەنێت؟ بسم الله الرحمن الرحیم. درێژ خایاندنی ئەم جەنگە پەیوەندی هەیە بە وەڵامدانەوەی ئێرانیەکان، یان ئێران ئەو سیاسەتێکەوە ئەیگرێت لە بەرامبەر ئەو هێرشێکەوە ئێستا لە سەرەتی چی ئەبێ، ئایا لە ڕووی سیاسیەوە یان لە ڕووی سەربازیەوە. ئەوەش پەیوەندی هەیە بەوەی کەوا تا چەندە خۆی ئەگرێت، ئایا لە ڕووی سیاسیەوە ڕادەست دەبێ یان نابێ، لە ڕووی سەربازیەوە تێکەشکی یان تێک ناشکێ، و پاشانە خۆڕاگەر ئەبێت لە ئاستی جەماوەریان، لە ئاستی ئابووریان، لە هەر بوارەکانی ترە. ئەوە ئەکا ئایا ئەو جەنگە کەی کۆتایی پێ دێت یان کۆتایی پێ نایە. بە قەناعەتی من ئەو جەنگە بە ماسانە کۆتایی پێ نایە، چونکە هەردوو لا سوورن لەسەر ئەوەی کەوا ئەبێ لاکەی کە تەسلیم بێ یان خۆی ڕادەست بکە و قایل بێ بە ڕاو دید و بۆچوونەکانی ئەوی تر. ئەوەش کەوا چاوەڕێ ئەکرێتەوە ئەوە بکە ئێرانەکانیش تا ئێستا لە عەقڵیانە لە سیاسەتیانە ئەوە نییەکەوە ئەوە بکەن لە کۆتایی ئێران ڕازیە بێت یان نا بگەنە ئەوە ئەمێنێتەوە وەکوتم سەر کاردانەوەکەی ئێران پێویستی بە ئەوە هەیەکەوە کولفەی ئەم جەنگە تێچووی ئەم جەنگە ئەوەندە بەرز بکاتەوە زیاد لەوەی کەوا ئەمریکەکان تەوەقعیاکەن، چونکە بەشێکی زۆر ئەوانەی کەوا بڕیار بەدەستن لەلایەن لە ئەمریکەکان و ئەوانشکەوە کاریگەریان هەیە ڕاوێژ ئەدەنە کۆشکی سپی، ئەوەیەکەوە ئەڵێن تێچووی جەنگ لەگەڵ ئێران کەمترە لە تێچووی ڕێکەوتن لەگەڵی، چونکە ڕێکەوتن لەگەڵ ئێران سەرکەوتنە بۆ ئێران، بەڵام تێچووی جەنگەکە لە کۆتاییا سەرکەوتنێکە بێ بۆ یعنی مەماناوەیە کە ئەمریکا ڕێکەوتنی ناوێ لەگەڵ ئێران. ئێستا پێویستیان بە ئەوە هەیە نا ئەمریکا ڕێکەوتنی ناوێت لەگەڵ ئێران. ئەمریکا خۆی ئەم جەنگە جەنگی ئەمریکانیە، لە ڕاستە هەندێک ئامانجی تایبەتی ئەمریکەکان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئێرانیش بەشێکە لە پێکاتەی جیۆسیاسی ناوچەکە. جەنگەکە لە سەرەتا جەنگی ئیسرائیلە، بەڵام ئەمریکەکان نەخە ڕێکەوتنیان ناوێت تا ئێستاش بێجگە لە ڕادەستبوونی ئێرانیەکان بە هیچ شتێکی تر قایل نابن، و ئەگەر قایل ببوونایە ئەو جەنگێکەوە ئێستا هەیە ڕووی نەئەدا. ئێران چەندێک بەرگاگرێ بە بۆچوونی تۆ کاک شێروان؟ چەند حاڵەتێک هەیە. حاڵەتی یەکەم پەیوەندی بە تۆکمەی سیاسیەوە هەیە. وازانم ئێران ئامادە باشێکی چاکی کردووە لە ناوخۆی خۆی لەبەر ڕۆشنایی ئەزمموی جەنگەکەی ساڵی ڕابردوو ئەوەی کەوا پێ ئەوترێ 12 ڕۆژە هەتا ئێستا تۆکمە سیاسیەکە هەیە. ئەوە ئەمێنێتەوە سەر ئەوە ئەمە یەک دوو ئەمێنێتەوە ئەوەی کەوا چەندە توانای ئەوەی هەیە کەوا لە وەڵامدانەوەی سەربازیە بەردەوام بێت. وەڵامدانەوەی سەربازی ئەوەش ئەمێنێتەوە خاڵی یەکەم کەواوتم، ئەوان ئەیانەوێت کە جەنگەکە ئەوەندە فراوان بێ لە ئێران دەربچێ، لە ناو سنوور و جوگرافیای سەرزەوی ئێران نەمێنێ، بچێتە سەر شوێنەکانی تر وەک ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانیان لە کەنداو ئەیبینین. ئێران ئێستا گرە و لەسەر ئەو حاڵەتاکەن، گرە و لەسەر ئەوواکەن کەوا بارودۆخێ بخڵقێنن لە ناوچەکە بەرژەوەندەکانی ئەمریکا ڕاستەوخۆ بکرێتە ئامانج، وڵاتانی ناوچەکە بەرگەی ئەو جەنگە نەگرن، بەرگەی تێچوو لێکەوتەی جەنگەکە نەگرن، کارێ بکەن کەوا ئەمریکا ئەو جەنگە ڕابگرێ یان ئەوەیە. بەڵام بەمەی کە ئێران کردی بەم هێرشکردنە کە لە بەریتانیا و لە فەڕەنسا و لە قەتەڕ و ینی لە زۆربەی وڵاتانی ناوچەکەش کە کردوێتی، ینی بەما گوشارەکانی زیاد کردووە لە بەرژەوەندی خۆی یاخود بەرەی جەنگی فراوان کردووە لە بەرامبەر خۆی. هەردووکیان ئەکرێت بێڵیت، هەم فراوانی کردووە، هەم بەرەی جەنگی، هەم بۆ خۆشی باشە. ینی ئێرانەکان ئەویان ئەوێ، ئێرانەکان ئەویانەوێ ئەم نامن بە هەموو جیهان کەوا ئێران زەرمەند نابێت لە ئەم جەنگە. ئێمە بە هیچ شێوەیە قبول ناکەین کەوا خاکی ئێران بسووتێت و گەلی ئێرانی زەرمەند بنیان ڕژێمی ئێرانی بمێنێ یان نەمێنێ. ئەبێ باش تێ بگەن کەوا ئەگەر ئێمە بڕۆین هەموو ناوچەکە لەگەڵ خۆمان ئاسووتێنین. ئەوە ئامانجی ئێرانەکانە. بەوەتاگی تر ئێرانەکان ئەیانەوێ کولفەی ئەم جەنگە ئەوەندە بەرز بکەنەوە بگاتە ئاستی بەرزتریان زیاتر لە تێچووی ڕێکەوتن، یعنی هاوکێشەکە پێچەوانە بکەنەوە بەرامبەر بە ئەمریکەکان. ئێران بە چی ئەتوانێ ئەمە بکات؟ وڵاتەکانی تر فەڕەنسا یان بەریتانیا بە دوو شت، یەکەم زۆر ئێش بگەینە بە ئیسرائیل، یعنی بە جدی ئێشێکی باشی پێ بگەێنێ. دووەم ئەوەیە کەوا وڵاتانی کەنداو ئەوەی کەوا ئێستا هەیە بەو وەتیرەی کەوا بەو ڕیتمەی ئێستا هەیە
بەردەوام بێت و بەرزتریشی بکاتەوە وا دیارە ئەوان ئەو مەبەستەشیان هەیە ئەوان ئەوێت کە بارودۆخی ئابووری پترۆل لە ناوچەکە لە کار بخەن ئەمڕۆ داویانە لە کۆگایەکی غازی تەر غازی شل با بڵێن گازی شل لە قەتەر داوێنە لە ئارامکۆ بەشێکی ئارامکۆ کە پەڵاوگەیەکی نەوتی سەرەکی سعودیەیە هەتا ئێستا ئەوە وەستاندویانە ئەیانەوێ ئەوە لەوێ بکرد احتیمالی ئەوەی هەیەکەوە ئەو جسرەیان ئەو جسرەی کە لە نێوان کاک شێروان لەگەڵم بمێنەرەوە ینی دەنگۆی ئەوە بڵاو کرایەوە کە بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل مردووە بەڵام ئێستا ئێمە دەیبینین تۆش لەگەڵم بینەر بە کە بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل سەردانی بێتشەمشی کردووە لە ئۆرشەلیم پاش ئەوەی دوێنێ لە ڕێگای چەندین موشەکەوە لەلایەن ئێرانەوە هێرشی کرایە سەر و چەندین باڵەخانە ڕوخان و بووە هۆی کوژرانی 9 کەس و برینداربوونی 27 کەسی دیکە هەتاوەکو درەنگانی دوێنێ شەو تیمەکان لەوێ سەرقاڵی ڕزگارکردنی ئەو کەسانە بوون کە لە ژیان دامابوون و دەرهێنانی تەرمەکان لە ژێردار و پەردووی باڵەخانە ڕووخاوەکاندا ئەمەش لە درێژەی هێرشەکانی شەپۆلی 7 و 8 بوو کە شەپۆلی هێرشە موشەکیەکانی شەپۆلی هێرشە موشەکیەکانی ئێران بوو بۆ سەر بێتشمێش لە ئۆرشەلیم کە هێرشەکانی ئێران بەرامبەر بە ئیسرائیل بەردەوامە چ لە حەیفا چ لە تەلەڤیڤ چ لە ئۆرشەلیم ئەمەش بۆتە هۆی گیان لەدەستدان یاخود کوژرانی چەندین کەس تا دوێنێ کەسێک کوژرا بوو بەڵام لە پاش ئەم هێرشەی بێتشەمش لە ئۆرشەلیم 9 کەس کوژران و 27 کەسی دیکە بریندار بوون و هیچ زانیاریەکی دیکە لەبارەی تەندروستی و دۆخی تەندروستی بریندارەکان ڕانەگەێنرا بەڵام ئێستا بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی وڵاتە خۆی سەردانی کردووە هەرچەندە بە بەردەوامی زەنگی ئاگادارکردنەوە لێ دەدرێت و هاوڵاتیان لە نزیکبوونەوە و هاتنیە و شەپۆلە موشەکیانە ئاگادار دەکرێنەوە کە لە ئێرانەوە ئاڕاستیان دەکرێت و هۆشداری دەدرێت بە هاوڵاتیانی و وڵاتە کە لە پەناگەکاندا بمێننەوە لە ژێرزەمینەکاندا بمێننەوە بۆ ئەوەی گیانیان پارێزراو بێت بەڵام هێرشەکان بەم شێوەیەن هەرچەندە سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل چەندین هێرشی موشەکی ئێرانی تێکشکاندووە بەڵام هەندێک لە موشەکەکان دەگەنە جێگەی مەبەست و بە تایبەتتر لە ناوچەکانی نیشتەجێبوون دەتەقنەوە و ئەمەش بۆتە هۆی کوژرانی 9 کەس لە بێتشەمش لە ئۆرشەلیم و هەروەها برینداربوونی 27 کەسی دیکە وا دیارە ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی بنیامین نەتانیاهۆ بۆ ڕۆژنامەنووسان لە بێتشمێشەوە لە ئۆرشەلیم قسە بکات لەبارەی ئۆپەراسیۆنەکانیان بۆ سەر ئێران بە هەماهەنگی ئەمریکا گوێبیستی گوتەکانی بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەبین لە بێتشمێشەوە لە ئۆرشەلیم کە قسە بۆ میدیاکاران دەکات. ئەمە لە پاش دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا و ئیسرائیل بوو بۆ سەر ئێران لە بەرەبەیانی 28 دووی ئەمساڵ کە لە هێرشەکاندا زیاتر لە 40 کەسایەتی لە باڵای سەربازی و لە نێویاندا لە سەروی هەمویانەوە با بڵێن علی خامنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران کە کوژران ڕۆژ وەزیری جەنگی ئەمریکا پێت هێکسێف ئاماژەی بۆ کرد کە لە ئۆپەراسیۆنەکاندا ئیسرائیل هەماهەنگیەکی باشی لەگەڵ ئەمریکادا کردووە. گوێبیستی گوتەکانی نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەبین. להימצא במרחב המוגן ברגע שיש אזעקות, מיגון מציל חיים. אני מודה לראש הממשלה שהגיע לזירה הכל כך עצובה בבית שמש, אירוע שלא היה בתולדותיה של בית שמש, 9 הרוגים, למעלה מ-50 פצועים, פינינו אתמול 800 תושבים. لها موساتك دا مترسيها بو سرگاني خلق من دموي ليروا زور سپاسي سەرۆک وەزیران بنیامین نەتانیاهۆ بکەم کە هاتوو بە چاوی خۆی بینی دۆخی بێتشمێش چۆنە ژمارەیەکی زۆر لە خەڵک بریندارن بوونەتە قوربانی سەرباری ئەوەی باڵەخانەکان زیانی پێگەشتێمە پێشمە بە یارمەتی حکوومەتە. من دەمەوێ دڵنیایی بدەمە هەموو لایەک لەوە دڵنیا بکەمەوە کە هەموو ڕێکارێکمان گرتوتە بەر ئێمە بەر لە هەموو شتێک هاوڵاتیانی ئیسرائیل ئەوە بیر هاوڵاتیانی ئیسرائیل دەخەمەوە کە
بەرەی نێوخۆی بەرەیەکی بەهێزە و هاوڵاتیان دەپارێزین بەڵام بەداخەوە ئێمە نەمانتوانیوە بە تەواوی هەموو تاک بە تاکی هاوڵاتیانمان بپارێزین بۆیە خەڵکانێک ڕۆڵەکانی خۆیان لەدەستەوە من هیوای چاکبوونەوەی خێرا بۆ برینداران دەخوازم ئێمە یارمەتی هاوڵاتیان دەدەین و داوا لە هێزە ئەمنیەکان و بەرگیری شارستانیش دەکەم ئەو پەڕیتوانەکانی خۆیان خەنەگەر ئەمڕۆ کە جەنگ و ئۆپراسیۆنی نەڕێی شێرمان دەست پێ کردووە بۆ ئەوە دەستمان بەم جەنگە کردووە بۆ ئەوەی کۆتایی بە هەوڵی ئەوان بێنم یاخود کۆتایی بە مەترسی ئەوان بۆ سەربوونی ئێمە بهێن وەستم مەترسی ئێرانە دەبێ گەلی ئێران ڕزگار بێت ئەمڕۆ دەتوانن ڕزگار بن ئەم کارە بکەن کاتێک ئێمە دەڵێن مەبەستم ئێرانیەکانە ئێمە دەمانەوێ یارمەتیان بدەین ئێمە و ئەمریکا بەتایبەتی سەرۆک ترەمپ ئێمە دەمانەوێ یارمەتی گەلی ئێران بدەین کاتێک ساتی گونجاو دێت بێگومان ئەمریکا لەگەڵ گەلی ئێرانی دەوەستێت بۆیە گرنگیشە ئێستا گەری ئێرانیش لەگەڵ ئێمە بوەستێ بۆەوەی ئێمەش لەگەڵ ئەوان بوەستین پشتیوانیان بکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا وردە وردە ڕووی ڕاستەقینەی ئێرانمان بۆ دەرکەوتووە ئێمە ڕژێم بە ئامانج دەگرین بەڵامان خەڵکی مەدەنی بە ئامانج دەگرن ئەماش دەرخەری ئەوەیە کە ڕووی ڕاستەقینەی ئەوان چۆنە هەڕەشەی ئەوان بۆ سەر ئیسرائیل بۆ کوشتنی خەڵکی سڤیل دەگەڕێتەوە ئەمان دەڵێن مردن بۆ ئیسرائیل مردن بۆ ئەمریکا دەیانەوێ بەکردەی ئەم دوروشمە جێبەجێ بکەین ئەگەر لە دەستی شیان بێ دڵنیاتان دەکەمەوە ئەم کارە دەکەن بۆیە ئەگەر ئێمە دەستمان بەم شەڕە کردووە بۆ ئەوەیە کە ڕوبەڕووی ئەوان ببینەوە بۆ ئەوەیە تەواوی کۆمەلگەی خۆمان و تەواوی مرۆڤایەت و تەواوجیان پارێزن زۆر سوپاس بەڵێ قسەکانی بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو لە بێتشمێشەوە ماژەی بەوە کرد کە داوا لە هێزە ئەمنیەکان دەکات ئەو پەڕی توانای خۆیان بخەنە گەڕ بۆ پاراستنی هاوڵاتیانیان و دەڵێت ئۆپراسیۆنی نەڕێی شێرمان دەست پێ کرد بۆ کۆتایی هێنانە بە مەترسیەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و هەروەها دەڵێ دەمانەوێت یارمەتی ئێرانیەکان بدەین و لە کاتی پێویستدا ترامپ لەگەڵ ئێرانیەکان دەوەستێت بۆیە پێویستە ئێستا گەلی ئێران لەگەڵمان بوەستن تا ئێمەش بتوانین هاوکاریان بکەین و دەڵێت ئێمە ڕژێمی ئێران بە ئامانج دەگرین ئەوان خەڵکی مەدەنی بە ئامانج دەگرن دیارە ڕۆژنامەنووسان پرسیار دەکەن دەگەڕینەوە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی بنیامین نەتەنیاهۆ ئێمە پێشتریش سەمان کردووە کە ئێمە لە ڕۆژی سێمی ئۆپراسیۆنی نەڕێی شێردە ئێمە بە هاوکاری دۆستە مەزنەکانمان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆستی مەزنی ئێمە سەرۆک دۆناڵد ترامپ دۆستی ئێمەیە بۆ کۆتایی هێنان بە مەترسیەکانی ئیسرائیل من لێرە وەستاوە لەم شوێنە کە تیرۆریستان بە ئامانجیان گرتووە ئێران خەڵکی مەدەنی بە ئامانج گرت و هێرشی کردوونەتە سەر ئێرانیەکان دەیانەوەی خەڵکی مەدەنی بە مەبەست بە ئامانج بگرن ئێمە ئامانجمان لە نێوبردننی و بە ئامانجگرتنی ڕژێمی ئێرانە ئێمە ڕژێم بە ئامانج دەگرین بەڵام ئەوان دروشمی مردن بۆ ئیسرائیل مردن بۆ ئەمریکایان بەرز کردوێتەوە دەیانەوێت ئەوروپاش بە ئامانج بگرن ئەم ڕژێمە تیرۆریستیە کە لە جیهاندا وێرەی نەبووە ئەگەر بێت و چەکی ئەتۆمی بەدەست بگا و بتوانێت ئەو چەکە ئەتۆمیە بەکار بهێنێت تەنانەت لە ڕووی موشکی بالیستیشەوە پێش بکەوێت و بتوانێت موشکێکی شۆربەر دروست بکات دەبنە هەڕەشە بۆ سەر تەواوی مرۆڤایەتی ئەم ئۆپراسیۆنەش بۆ پارستی ئێمە و خەڵکە زۆر سوپاس بەڵێ بنیامین نەتانیاهۆ لە وەڵامی ڕۆژنامەنووسان ئاماژەی بەوە کرد ئێمە ئامانجمان لە نێوبردننی ڕژێمی ئێرانە و دەڵێت ڕژێمی ئێران تیرۆریستیە و هەروەها نابێت چەکی ئەتۆمی هەبێ و تەنانەت ئەگەر یەک موشکیش بەرهەم بێنێت مەترسیە بۆ سەر ئیسرائیل دەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز شێروان شەمێرانی بەڕێز شێروان گوێبیستی و گوتەکانی بنیامین نەتانیاهۆ بووی دەڵێ ئامانجمان لە نێوبردننی ڕژێمی ئێرانە
ڕژێمی ئێران لەم جەنگەی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران لەنێو دەچێت یاخود دەگۆڕێت؟ بنیامین نەتانیاهۆ ئامانجی جیایە لە ئەمریکەکان. بنیامین نەتانیاهۆ ناتوانێت ڕژێمی ئێران بگۆڕێ بەبێ هاوکاری ئەمریکەکان و بێت ترامپ بڕیاری گۆڕینی ڕژێمی ئێران بدات. تا ئێستا ترامپ ئەو بڕیارەی نەداوە، چونکە ئامانجی ئیسرائیل و ئەمریکا لە هەندێک شتا یەکن، بەڵام لە درێژەیە لە کۆتاییە لە ئستراتیجیا جیاوازێکی ڕوونیان هەیە. لەبەرەوە من قەناعەتم نییەکەوە بەم حاڵەتێکەوە ئێستا هەیە بەم وەتیرە بنیامین نەتانیاهۆ بتوانێت ڕژێمی ئێران بگۆڕێت. بەنسبەت گۆڕینەوە ئەوان نیانشاردوێتەوە، هەر لە زوویەکەوە ئەویان وتووە، بەڵام بەو شکلێکەوە ئێستا هەیە ئاوها بەمەیکەوە ئەیبینین نا بەمە ڕژێم ناگۆڕێت. زۆر باشە. با بگەڕێنەوە سەر ئەو بابەتەی کە ئێران ئێستا هێرش دەکاتە سەر وڵاتانی ناوچەکە. پێت وایە ئەمە وا لە وڵاتانی دیکە دەکات وەڵامی ئێران بدەنەوە، چونکە ئەمڕۆ ینی چ قەتەر چ سعودیا نەیشاردەوە و دەڵێت ئەگەر ئێران هێرشەکانی بەردەوام بێت بۆ سەرخاکی ئێمە وەڵامی دەدەینەوە. ئەو وڵاتانە هیچ کامێکیان نایانەوێتەوە بچنە بەرەی دش بە ئێران، نایانەوێت لەگەڵ ئێرانە شەڕ بکەن و ئەوەش تەنها قسەی ڕاگەیاندنە. ئەگینا نەتوانیان هەیە. سعودیە توانایی فڕۆکەوانی هەیە، هێزی ئاسمانی، بەڵام هەرگیز توانای سعودیە لە توانای ئیسرائیلەکان و ئەمریکەکان زیاتر نییە. لەبەرەوە بە نسبەت ئێرانەکانەوە شتێکی وان ناگۆڕێ. ڕاستە ژمارە ئەو فڕۆکانەی بۆمباران ئەەکەن زیاد ئەبێ، بەڵام شتێکی وان ناگۆڕێت. بەس ئەوە تەنها بۆ قسەکردنە. لەلایەکی ترەوە ئەوان گلەیە لە ئەمریکەکانەکەن، بە پێچاوانەوە گلەیە لە ئەمریکەکانەکەن کەوا بڕیارە ئەو بنکە سەربازی ئەمریکانی لە ناوچەکە هەن، ئایا لە بەحرێنە، لە کوێیتە، لە قەتەرە، لە سعودیە هەیە ئەو وڵاتانە بپارێزێ. بەڵام ئەبینی هیچ جۆرە پاراستنیەکی بۆ ئەو وڵاتانە نییە. هەموو خەم و خەفەتی ئەمریکەکان بریتە لە پاراستنی ئیسرائیلەکان و سەربازەکانی خۆیان. خاڵی سێیەم هەندێکی تریان ئێستا ئەوە ئەڵێن، تەنانەت وڵاتانی کەندا و ترسی ئەویان هەیەکەوە ئێرانەکان ڕادەست بن بە تەواوی ڕژێم بڕوخێ و دەوڵەتێکی کزۆڵی ینی ژێردەستەی ئیسرائیل لە ناوچەکە دروست بێت. ئیتر ئەو کاتە ئەوەندەی کە بچووکە بنەوە لە بەرامبەر بە ئیسرائیلە، واتە هیچ کەسێکی تر نامێنێکەوە ئەوان بتوانن مزایدەیان بەسەرەوە بکەن یان شتێکیان لێ بکەن و بە تەواوی ڕادەستی ئەمریکەکانن و ڕادەستی ئیسرائیلە بن و ئەوەندەی کە ئەبن بە دەوڵەتێکی بچووکی یان وەک وێستگەیەکی ئیسراحەتکردن ئەبن لە لای ئیسرائیلەکان. نایانەوە ئیسرائیل ئەوەندە پەل بکێشەوە لە ناوچەکە، ئەوەندە بەهێز بێ هیچ دەوڵەتێک نەبێ بەرامبەر بە ئیسرائیل بڵێ نەخێر. هەتا ئێستا ئێران نەخێرەکەی هەیە، ئەگەر چی لەگەڵ وڵاتانی کەنداوە تەواو جۆر نییە، بەڵام نەخێرەکەی هەیە. ناجۆری ئێران بەشێکی لە 150 ئێرانەکان بن لە 150 سیاسەتی وڵاتانی کەنداوە، چونکە ئەوان ئیسرائیلیان هێناوەتە سەر سنووری ئێران، هێنە سەر سنووری دەریایی ئێران. بارگەکانی مۆساد و سیایان هێناوەتە ئەوێ، سەربازگە ئەمریکەکانی هێناوەتە ئەوێ. ئەوانە هەمویان دژمنی ئێرانن. هەندێکیان لەگەڵ سیاسەتی ئیسرائیل تەواو ینی هاوڕاوت هاوتەری بن دژ بە ئێران. ئێران ئەمە قبول ناکات. بەوەتاکی تر ئەگەر ئەوان بەرامبەر بە ئێران کردبێت و هەموو توانای ئیسرائیل و ئەمریکان هێنابێتە ناوچەکە بۆ ئەوەی لە ئێران بدەن، ئەی کاتی ئەوان ئێستا ئەوە لە خاکی ئێران ئەدرێ و ئێرانەکان بەردومان ئەکرێن و ڕابەرەکان ئەکوژرێ، ئێران دەستی ناگاتە سەرزەوی ئەمریکا. ناچار چیەکە دێت لە ئەو شوێنانە ئەدا لە باڵێسخانەکان، لە کۆنسۆلگەرایەکان، لە سەربازەکان، لە بەرژەوەندی ئابووری ئەمریکا ئەدا، چونکە ئێران ئەزانێت کە هەموو ئابووری کەنداوی عەرەبی لە گیرفانی ئەمریکەکان و ئیسرائیلەکانایە. هەندێک لەو فڕۆکانێکەوە بۆمبارانی ئێرانیان بۆمبارانی عێراقیشیان ئەکرد لە ساڵی 2023 تێچووی پارەکەی لەلایەن وڵاتانی کەنداوە ئەدرێ. بۆیە بردومانکردنی نەوتی کەندا و بەشێکە لە بردومانکردنی ڕاستەوخۆی بەرژەوەندی ئەمریکا و لە ئیسرائیل لە ناوچەکە. باشە کاک شێروان، ئێستا بنیامین نەتانیاهۆ ماژەی بۆ کرد کاڵێت با ئێرانیەکان لەگەڵمان بوەستن، ئێمەش لە کاتی پێویست و سەرۆک ترامپ لەگەڵ ئێرانیەکان دەوەستێت، مەبەستی گەلی ئێرانە. ئەمە بەمانای ئەوە دێت کە ئیدی ئێستا ئەم دوو وڵاتە بەڕاستی سەرنجیان لەسەر ئەوەیە کە ڕژێمێکی نوێ یاخود کەسانی دیکە بۆ ئێران بخەنە سەر کورسی حکومداری. یەکەم لە دوومانگی ڕابردووە بووە ئەزانم کاتێکەوە خۆپیشاندانەکان ناڵێم سەرانسەری، بەڵام بەشێکی زۆر لە شارەکانی ئێرانی گرتەوە و هەزارەها خەڵک گیرا و کوژرا. ترامپ هەمان قسەی کردوتی ئێوە بڕۆنە سەر جادا، هاوکاری بەڕێوەیە بۆ لای ئێوە، هاوکاریتان پێگا، ئێوە بەردەوام بن، هاوکاریتان پێگا. بەڵام بەردەوام بوونیش و لە کۆتایی یا بە دانوستان و گەڕانەوە سەرمێزی دانوستان و وەستا هیچ هاوکارێکی پێ نەگەیاندن و ئێستا شەمان قسەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم
بەڵێ ئیسرائیل ئێوێ سەرتاپای ڕژێمی ئێستای ئێران بگۆڕێ ببێ بە یەکێ لە وڵاتانی کەوا یعنی سەردەمی شا دان بە ئیسرائیلا بنێت و باڵێۆزخانەی ئیسرائیلی بچێتە تاران بەڵام ئەمریکەکان ئەمەیان زۆر ناوێت ئەمریکەکان ئەیانەوێت لە ناو ڕژێمە گۆڕانکاری بکرێ بەمانای ئەوەی کە ئەو دەوڵەتی کەوا لە ئێستا لە ئێران هەیە بمێنێتەوە ئەو ڕژێمێکەوە ئێستا هەیە بمێنێتەوە بەڵام عقلیەتی ڕژێمەکە بگۆڕێ جۆرە کەسانێک بێنە سەرکار جۆرە سیاسەتێکی تریان هەبێ بەرامبەر بە ئەمریکەکان و بەرامبەر بە ناوچەکە ئەوانیش خۆ گونجاندنە لەگەڵ ئەمریکەکان ئەمە جیایە لەگەڵ ئەوە بەڵام ئایا پشت بەگەلی ئێرانی ببەستن بۆ ئەوەی کەوا بچنە سەر جادا و ڕژێمی ئێران بگۆڕن نا ئەوە تەنها قسێ خۆیان ئەو کارە بکەن. بەڵێ سپاس دەکەم بەڕێز شێروان شەوێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانی لەگەڵمان بووی دەست خۆش بۆ ڕوونکردنەوەکانت.